بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. خۆشەویستان و ئازیزانم لەوانەی ئەمڕۆدا دێنە سەر باسی بابەتێکی گرنگ کە ئەویش ئەوەیە کە ڕۆژانە مێشکی کۆمەڵێک نەخۆش یاخود نانەخۆشی پێوە مەشغوڵ بووە بەوەی کە بەردەوام خەریکی فەحس و دەرمان و دکتۆرن. دکتۆر جان من وەڵا ڤیتامین B12ەکەم کەمە، وەڵا ئاسنم کەمە، وەڵا کەم خوێنم، وەڵا نەزیفم هەیە. بە دوای باشترین شەریکات ئاگەڕێ بۆ ئەوەی کە بتوانێت پارەیەکی باشی پێبا و بەرهەمێکی باشی هەبێ و ڕێژەی خوێنەکەی بەرز کاتەوە. ئەمیش حەقی خۆیەتی کە بگەڕێ بزانێ پێکاتی ئەم شەریکەیە چییە و وەرە چۆ دروست کراوە و ئەمەیان ئەڵمانیە و ئەمەیان ئەکری ئەمریکی بێ و ئەمەیان بەریتانیە و ئەمەیان یابانیە و پێکاتی ئەمەیان ڤیتامین B12 و فۆلیک ئەسید و ئاسن و ڤیتامین C و مادەکانی تری تایە. بە چ ڕێژەیەتیایەتی بەوە کەواتە ئەمە خەبیر و شەریکاتی زۆر ئیملاق لە پشت ئەم بابەتەوەن. ئەمە هەروە لە فەراغەوە نەهاتووە. کۆمپانیای گەورە گەورە، دکتۆری زۆر پسپۆر، مختەبەراتی زەخم هەتاوەکو بتوانن وردەکاریەک بەچی بە مایکرۆگرام، بە نانۆگرام، بە میلیگرام لەناو ئەم پێکهاتانەیە بخوێنەوە و بە ڕێژەی زۆر محەدەد وابێ لەگەڵ مەعیدەیە بگونجێ، لەگەڵ ڕێخۆڵە و لەگەڵ مژینی مەمیلەکانە بگونجێ هەتاوەکو ئینسانەکان بتوانێت ئیسفادەیان لێ بکە. هەموو ئەمانەش ئەبینی ڕسمی خوێنی لەسەر کراوە، ڕسمی خۆڕۆکە سوورەکانی لەسەر کراوە. ئەم شەریکە گەورانە ئایا خۆڕۆکەی سوور دروستەکەن، خۆڕۆکەی سپی دروستەکەن، خەپلەکانی خوێن دروستەکەن، واتە ئەگەر ئینسان نەقسی هەبوو لەمانەیە بەمانە قەرەبووە بێتەوە؟ بابزانین ئەمە مەعمەلە سەرەکیەکەیە یاخود لە پشت ئەمەوە شتێکی گەورەتر و زەخمتر لەم شەریکانە گەورەتر هەن کە ئەکرێ پارەی زیاتر و مەصرفی زیاتر و وردەکاری زیاتری تیا سەرف بکرێ هەتاوەکو بتوانین خوێنمان بۆ دروست بێ. فەرموون با بچینە خزمەتی ئەو کارگە ئاڵۆزە هەتاوەکو تێبگەین ئەم خوێنە چۆن دروستە بێ. لە پاش بە دوواداچوونمان بۆ سەرچاوەی خوێن کە لە چۆوە دێت و چۆن دروستە بێ، ئەلحەمدولیلا گەیشتینە بانکی خوێن. ئەلێرەنە خوێنێکمان پەیا کرد کە ئەم خوێنە پێ ئەچێ بە پێی ناوەکەی بێ ئەم خوێنە دروستکراو بێ و حازریان کردبێ بۆ ئەوەی کە بیدەن بە نەخۆشێکی تر و لە ناو سەهۆڵ و کۆمەڵێ مادەی ساردکەرەوەیە پارێزراوە لە 4 دەرەجەی سەدیە. بابزانین ئەم خوێنە پێکهاتەکەی چییە و ئەم مختەبەرە چۆن توانیان جیا لە هەموو مختەبەرەکانی تر خوێنێکی ئاوا بەرهەمهێنن و دروستیکەین. بەڕاستی ئەمە کەنزێکە و تەواو نابێ. بابچین فەحسێکی بزانین چیتیایە. کاش وەرگرتنی یەک دڵۆب لە خوێنەکە ئێستا بڵی خوێنەکە ئەجێڕینەوە ناو سەهۆڵەکە و ئەمە بەجێ ئێهێڵین بەداخراوی. بابزانین پێکهاتەی ئەم خوێنە کۆمپیوتەرەکە چیمان بۆ خوێنێتەوە. بسم الله. سبحان الله، الحمد لله، لا إله إلا الله، الله أكبر. بەڕاستی کوڕینە شتێکی عەجیبە. ئەوەی کە من بینیم جەنابتان بتان بینایە زیاترتانەوت. خۆ ئەمە تەنها ڕەنگ و ئاو و خانەیەک نەبوو. نەخێر، ئەمە لە ناوە ئەم خوێنە پڕە لە شت، پڕە لە خانە بە جۆرێک کە لە ناو لاشەی ئینسانە. ئەوەتە پێمانەڵێت 1 ملیۆن خەبلەی خانە هەیە. خەبلەکانی خوێنیشیان چییە؟ ئەمانە بربەستێ دروست دەکەن لە کاتی نەزیفە خوێن ئەگیرسێنەوە. هەر ئەم خوێنەی کە بینیمان لە ناو لاشەیە 25 ملیار خڕۆکەی سپیتیا بوو. الله ئەکبەر. 25 ملیار پاسەوان، 25 ملیار پۆلیس، 25 ملیار ئاسایش، 25 ملیار پاسەوانی سنوور، 25 ملیار دەستگای مخابەرات،
ئەنجا ئەمانە ئەگەر موچەخۆر بوون ئەبوایە بەچی بوجێری دەرچووینایە هەمووی ئەمانەش کە دێن 25 ملیۆن خڕۆکەی سوور لا إله إلا الله لا شيء ئینسانێک ئەم هەموو شتەی تیابێ 25 ملیۆن خڕۆکەی سوور کە ئەمانە ئیشیان تەنها نەقڵکردنی ئۆکسجینە بۆ لاشە چونکە هەر بەشێکی لاشە خوێنی بۆ نەچوو ئۆکسجینی بۆ نەچوو ئەو بەشە پێوترێ بەشێکی مردوو ئەبێ ببڕێتەوە کۆتایی پێبێ کەواتە ئەم خڕۆکە سپی و سوور و خەپلانە ئەبێ دەستی خۆیان بگێنە هەموو شوێنێک ئەبێ لە هەموو شوێنێکا هەبن بەڵێ ئەمانە خۆشەویستەکانم هەروە ئاسان نییە تۆ خوێنێ بێنیت و وابزانی ئەم خوێنە هەروە بە ئاسانی بۆ تۆ دروست بوو و ئەم ڕەنگە جوانە سوورەی پێبەخشیوی ئەم لاشەیی تۆ بەم 5 لیترە خوێنە هەڵە سوڕێ هەمووی 10 بتڵی ئاوا 11 بتڵی ئاوامان تایە ئەم خوێنە بەردەوام بۆچی کۆنە بۆی ئۆکسپارە بێ بەفڕێی بین چونکە ئەم خوێنە لە ماوەی 1 سانیەیە لە ناو لاشەی من و تۆیە 120,000 خڕۆکەی سپی ئەمرێ یعنی خانەمان خاڵیە بێتەوە لە پاسەوان نەخێر لەو سانیەیە 120,000 خڕۆکەی سپی دروست دەبێتەوە الله ئەکبەر هیوەزەن باسی چی ئەکەین خۆشەویستەکانم ئەگەر زیادی کرد بە ڕێژەی 1 بوو بە 121,000 تووشی نەخۆشی سەرەتانی خوێن بووی لە ئێستەوە خوا نەخواستە خوای گەورە لێو بەدوور بگرێ ئەگەر کەمی کرد ماوەی چەند سەعاتێک وەختێک گەزانی هەموو لاشۆ بەتاڵە بێتەوە لە خڕۆکەی سپی و بەرگەی هەڵامەتێک ناگری نەوەکو کۆرۆنایەک ئەمریت و کۆتاییت پێدێ بەڵێ ئەمەی کە لە لاشەیە بینیمان لە 1 سانیەیە 5 ملیۆن خەپلەی خوێن ئەمرێ 5 ملیۆن خەپلەی خوێن دروستی شەبێ الله ئەکبەر چ بانکێک هەیە ئەمە بۆ ئینسان بکە بەڕێزەکانم لەمە عەجیبترتان پێ بڵێم ئەویش خڕۆکە سوورەکانی خوێنە کە هیمۆگلۆبینی تایە ئەم ڕەنگە سوورە جوانە ئەم لێوە جوانە سوورەی پێبەخشیوین ناڵێ خەڵک بڵێ ئەو بۆ ڕەنگە زەرد بووە ئەو بۆ لێ قەوماوە ئەڵێ نەخۆشیت ئەڵێ خوێنێتیانە ماوە ئەڵێ نەزیفیت ئەڵێ عەمەلیات کراویت ئینسانەکە لە وەهز بەخۆیە کات ئەم ڕەنگە سوورە جوانە خڕۆکە سوورەکان و هیمۆگلۆبینە پێبەخشیوین هیمۆگلۆبین عەینەن کلۆرۆفیلی ناو داروایە بەڵام لەوێ مەگنیسیۆمە لێرە ئاسنە بەس جیاوازیەکەی ئەوەیە ئەگەر نا 1 شت و 1 پێک هاتن الله ئەکبەر ئەم خانەیە لە 1 سانیەیە خۆشەویستەکان مەزانی ئەنی 1 سانیە یعنی ئێستا من کە قسە بۆ جەنابتانەکەم ئەم خوێنەی من لە 1 سانیەیە 1,500,000 خڕۆکەی سوورم بۆ دروست بوو 1,500,000 خڕۆکەی سووریشم مردن و کۆتاییان پێهات و شیبوونەوە و وردە وردە پێکهاتەکەیان دابەش بوو بەسەر لاشەیە و ئێستا هەوڵی دروستکردنی خڕۆکەیەکی سووری تر ئەدەن الله ئەکبەر کەواتە بەو سادەییە نییە کە ئێمە تێگەیشتین بەڕێزەکانم ئەم خڕۆکەی سوورە ئەگەر لە ماوەی 1 سانیەیە 1,500,000 ئەی لە ماوەی دقەیەکە زەربی 60 ئەی لە ماوەی سەعاتێکە زەربی 60 تریکە واتە لە ماوەی سەعاتێکە لاشەی ئێمە بەقەدەر هەموو دانیشتوانی سەرزەوی بەس خڕۆکەی سوورمان بۆ دروست دەکەن بەچی؟ بە توانا و بازووی خۆمان بە دکتۆری و پسپۆڕی خۆمان بەم هەموو ئەچیزە و شتێکە لە بەردەستمانایە نا بەخوا من غەیری حەولی لەنا وەلا قووە هیچ دەسەڵاتێکمان نییە خوای گەورە ئەمەمان پێ ئەبەخشێت و ئەمە لە لەشمانە بەردەوام تازە ئەبێتەوە بۆ ئەوەی کە بەردەوام ئینسانێکی تازە بین بەردەوام خوێنی تازە لە لاشەمانە بسوڕێ بۆ ئەوەی کە تووشی جەڵتە نەبین و ئەندامەکانمان بەردەوام فرێش بێ خوای گەورە ئەمەی بۆ دروستکردین ئەزانن 1 خڕۆکەی سوور کە ئینسان ناتوانێت دروستی کە ئینسان کە پێویستی بە خوێن بوو ئەبێ ئینسانێکی تر خوێنی باتێ وەکو ئێستاکە نەبینیمان لە ساڵێکە 90 ملیۆن نەقلی خوێن ئەبێ بەڵام لە ئینسان بۆ ئینسان هیچ کەسێک ناتوانێت خوێنی لە غەیری ئینسان تا ئێستەشی لەگەڵا بێ وەرگێ نەک ئەوە
ئەبێ گروپی ئەی و بی و ئەی بی و ئۆیان وەکو یەک بێ هەتا وەکو خوێنەکانیان بۆ یەکتری بشێ. ئەم خڕۆکە سوورانە بەدەستپێکیان لە ژیانە کە لە 4 هەفتەی یەکەمی کۆرپەلەیە لە سکی دایکە دەست پێ ئەکەن، ئەبێ بسوڕێن بۆ ئەوەی کە ئەم منداڵە ئەم کۆرپەیە گەورەکەن، ئەم کۆرپەیە گەشە پێ بکەن، خوێن بگەێنە هەموو بەشەکانی، ئەبێ دروستی کەن. بۆیە جگەر، بۆیە مەشیمە و وێڵاش، بۆیە ئێسکی خوێن هەر هەمووی پیتاکەکەن بۆ ئەوەی کە بەس خوێن بەرهەمهێنن. کە خوێن بەرهەم هاو ئەم خوێنە یەت و ئەچێ و زیادەکا و گەورە ئەبێت، ئەم خڕۆکە سوورە لە ماوەی ژیانی خۆیە کە تەمەنی تەنها 120 ڕۆژە، عمرەکەی بەقەدەر عوتڵەیەک و کاتێکی پشووی ئێمەیە، 3 بۆ 4 مانگ. ئەم خڕۆکە سوورە 1150 کیلۆمەتر ئەبڕێ. لا ئیلاهە ئیلا الله. هەموو ڕۆژێک بۆ ئەوەی کە ئۆکسجین هەڵگرێ هاتووە ناوکەکەی خۆی دەرهێناوە. ئەمە ئیشی حەماڵیەکە بۆ ئێمە. چۆن سیارەیەک ئەگەر بتەوێت ئیشی حەماڵی پێ بکەیت، 4 کورسیەکەی دەربێنی بۆ ئەوەی کە 4 بیزاعی لەسەر بارکەیت، 4 ئۆکسجینی پێ هەڵگریت بۆی کە بیگەێنێتە هەموو لاشە، ئەبێ خانەیتیانە بێ و کورسیتیانە بێ. 1 2 بۆ ئەوەی کە ئەم خڕۆکەی سوورە ئیشی خۆی بکات ئەبێ زەعیف بێ بۆ ئەوەی کە بە هەموو مولولەکان و کنوکە لە بەرەکانی لاشەیە بچێ و ئۆکسجینی بگەێنێتێ. لەبەرەوە خوای گەورە بە زەعیفی دروست کردووە، ئەویش خۆی سکی نووسانیەوە بە پشتیەوە لە بەرخاتی ئێمە و حەماڵیمان بۆکە لە ماوەی 1 ڕۆژە 1000 دانەجار ئەگەڕێت و ئەچێ بۆ مێشک و دێتەوە، ئەچێ بۆ دڵ و دێتەوە، ئەچێ بۆ قاچ و دێتەوە، ئەچێ بۆ جگەر و پەنکریاس و هەر هەموو ئەم سوورە ئەخوا 1000 کاکە هیلاک بووم شەفتێکی تریکە بخەرە نا تۆ 3 تا 4 مانگە بێ لەم لاشەیە ئەوە هەڵسوڕیت هەتا وەکو 1100 ئەو نە کیلۆمەتر ئەبڕیت کە ئیشەکە تەواو بوو. ئەنجا ماڵاوای یەکەیت و بەخێر بێ سەر چاومان. بەڕاستی حەماڵێکی بە ئەمەک بووی، بەڕاستی خزمەتکارێکی چاک بوویت، بەڵام بەداخەوە ئێمە وەکو ئینسان حەماڵێکی خراپین و بیرکردنەوەشمان خراپە. هەتا ئێستش خەڵکی وا بزانێ ئەم خڕۆکانە لە خۆیەوە هاتوون، لە خۆیەوە دروست بوون. ئەگەر وایە خێرە ئینسان دەسەوسانە بەرامبەر دروستکردنی یەک خانە لەم خانانە بۆ نەک هەمومان، بۆ یەکێک لە ئێمە، نەک بۆ ئێمە، بەڵکو بگرە بۆ جانەوەرێک و بۆ ئاژەڵێکی بچووکیش. پاش ساڵانێکی دوور و درێژ سوپاس بۆ پەروەردگار مرۆڤایەتی گەیشتە ئەوەی کە چارەسەری کەمی خوێن و لە کارکەوتنی بانکی خوێن بکات. ئەویش لە ڕێگەی کۆمەڵە زانای ئەمریکیەوە بە سەرۆکایەتی دکتۆر تۆماس دۆناڵ. ساڵی 1950 تا 1970کان خەریک بوون هەتاوەکو توانیان بگەنە ئەو چارەسەرەی کە مۆخی ئێسک لە کەسێکەوە بۆ کەسێکی تر نەقڵکەن بۆ ئەوەی کە لە کەسە تازەکەیە یان لە کەسە نەخۆشەکەیە ئیش بکە، بەڵام بەچی؟ بە کولفەیەکی زۆر، بە عیلاجێکی زۆر. 100,000 بۆ 300,000 تێچوو. کەیساکەنە ئەم سەرتارانە الحەمدوللا لە سەرانسەری عالەما بڵاو بوونەتەوە. بەڵام ئەوەی کە جێی پرسیارە ئەوەیە کە ئەم تیمە بەڕێزە جایزەی نۆبڵیان پێبەخشرا لە ئەنجامی ئەم دەستکەوتە گەورەیانە کە تەنها توانیان مۆخ نەقڵکەن. ئایا مۆخی ئێسک ئەولاتر نییە بەوەی کە هەموو ڕۆژێک ئێمە چەند جائزەیەکی بینێ لە پای ئەو هەموو کار و ئیشە جوانی کە بۆمانەکات، لە پای ئەو هەموو کەلێن و لە پای ئەو هەموو قەرەبووی کە لە ناو سوڕی خۆمانە بۆمانەکات؟ بەڵێ جێ خۆیەتی. بۆیە حەقە جوابی پرسیارێکی پەروەردگاریش بینەوە کا فەرمێت ئەئەنتم تەخلقونەه ئەم نەحن الخالیقون؟ ئایا ئەمە ئێوە دروستان کردوون یاخود بەرهەمی ئێمەن؟ بەڵێ خوایە گیان ئێمە ئێعترافەکەین کە ئەمانە دەستکرد نین، بەڵکو ئەمانە خواکردن. سلام عەلەیکم وەرەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.